یارانە کوردەوار وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. یەک سری اتفاقات لە ڕۆژانە ڕابردوو کەوتگە کە ئێمە کۆتاح لەسەریان مەسائلێک مەترحەکەین بۆ خاتریەوەی نمونەی ئەم اتفاقاتانە بارها و بار تکرار بووگەسەوە و ئێمە باسمان کردگە. هەر بۆ خاتری ئەوەی لەم تکرارە ئێوە بە نەتایجێکی تر بگەن و فەرامۆشی مەکەن و لەم گوێنەی بیسن و لەو گوێنەی کەنە دەرەوە دەبێ و بیرتان بێتەوە کە ئەم ژیانەی ئەو ڕۆی ئێوە کە بە گۆشت و پێست و ئەسقوانە خۆتان لەمسی ئەکەن و شتێک لە دەروونتان ئێژێت هەرچی شتە نێ لەسەر جێگەی خۆی و ئەوزاع نابێت وابێت تۆ بەم نەتیجە ئەگەیەنێت کە لە جێگەیەکە نسیانت کردگە. مەولەوی ێژێ هەرچەند مەکەر و خەیاڵاونە تۆ گەرمەشی نمەن دوو باورە جەنۆ. ئەمە هەمان حەکایەتە و بیرهێنانەوە و تەداعیکردنە خاتراتە گوزەشتەس. هەر وەخت مەکەر و خەیاڵاونە تۆ گەرمەشی نمەن دوو باورە جەنۆ. لە کەمپەکەی عەبدوڵڵای موحتەدیە دوێکە داگیانە لە کوڕێکی سەقزی کوشتگیانە بە ناوی ئاپۆ. شەخسێک بە ناوی عەلیە سەیف یەک فیشەکی نیاگە بەسەر دڵی و کوشتگیسی. ئەمە گوزارشێکە کە لە خانەوادەیە ئاپۆ بە من گەیگە دەرسوورەتێکە من هیچ اطلاعی و بەیاننامەیەکم لە کۆمەڵە نەدی کۆمەڵەی عەبدوڵڵای موحتەدی وەلێ ئەمە نەبارە ئەووەڵیان بوو نەبارە ئاخریانە. دوو هەفتە پێشیش هەر لە کەمپە عەبدوڵڵای موحتەدی کە نیشکێک وتیان خودکوشی کردگە. ئەم سەرزەمینە ئەگەر ئینسانەکانی نەمرد بایان، ئەگەر ئینسانەکانی نابود نەبوایان، ئێستا بنکەی عەبەی موحتەدی لە ئاگرە خەشم ئەم مردمە ئەسوود. وا عەبەی موحتەدی گەیگە بەو جێگە بە ئاشکارای عالەم لە ناو ئوردوگاکەیە هەر کە مەیلی بوێ ئەیکوژێت، بە هەر کە مەیلیان بوێ تەجاوز ئەکەن. ئەم کوڕە زاهرەن بووگەس و دەمەقڕەیتەکە فەرماندەگەی خۆیان کە ناوی عەلی سەیفە و چەکیان کردگە و ئەم کوڕە ئەسلحەی نەوگە و ئەم کوڕە لە حەینە خەوا لێیان داگەوە کوشتگیانە. هیچ گونە ناڕەحەتیەکی ڕۆحی و ڕەوانیشی نەوگە و خانەوادەکەیشی شاکین و خانەوادەکەیشی تەهدیدە عەلیە سەیفەکەن. داستانە گەندەڵی و کەسیفی و نادرووسی ئەم حیزبانە گوێی فەڵەکی کڕ کردگە. ئەوسا بە کوردی خۆمانەیان وت کاورا ساوەزی بووگەسۆ، یعنی حیچێتیا کار ناکە، پێئێژی گەوات هەس، پێئێژی نادروست هەس، پێئێژی بێ هەمە چیز هەس، پێئێژی قاتڵ هەس، پێئێژی جەبان هەس، پێئێژی نادروست هەس، پێئێژی تۆخمە زۆڵ هەس. ئەنچە کەسافەتە لەم دنیا تۆ پێبێژی ئەم هەس پێ بەرناخوا. ئەمانە دنیایەکیان دروست کردگە کە لە ناوە ئەم دنیام تۆ ئێشێ زێنگوێت و زرق و برقە پێوە دیاروێت، پوڵت لە دەساوێت و هەر کارێ بکەی مەشروعی کە بیکەین. ئەگەر ئەم کۆمەڵگای ئێمە نەمردایە، ئەگە کوردیەت لە بین نەچووبایە، ئەگەر ئینسانی تیا بوایە ئەم جامعی ئێمە لە بەرامبەر زۆڵم و جنایەتە ئاوا سکوت نەکریا.
یعنی بێژی چی بووگە لە ناوە ئەم کووردە پیاەکی تیانەوێ عەبەی موهتەدی بخاتە سەر جێی خۆی دار و دەسەی عەبەی موهتەدی بخاتە سەر جێی خۆی بووگە لە ناوە ئەو گشتە نادروسە ناوە ئوردوگاکانیانە یەک پیاگیتیانەوێ دفاع لە خۆی بکە ئێژێ کەنیشکە کۆمەڵە چووگە لەوێ دانیشتگە تەجاوزیان پێکردگە ئاخە کەنیشکە خاس تۆ کلاشینکۆفێکە گەر کەسە دەسۆ ناتوانی خوات بپارێزی گەرەکتە میلەتێ بپارێزی تۆ چووگیتە ئەوێوە بەرچاو ڕەفێقە ئەدەنە بەرە فیشەک ئەیکوژن وەکو مامرەکانە ناوە سەلاخی تەماشا ئەکەی دێ تۆ پیاگی تۆ بەشەری ئاخە حەق نییە بە گشتان ئێژن پۆفیوز و بێشەرەف جەماعەتە تەڵا دزە سەکسە زەبدەری کونە فاسد ئیبنە فاسد ئێژن دانێ گۆرانی وێژە ڕەپەر لە هەولێر مردەگە نە خەبەرە ڕەسمی تێتە دەرەوە نە هیچ خەبەرگوزاریە تەئیدیەکە چوار دانە فەعالە حیزە جامعەیە مەدەنی ئەم خەبەرە بە 100 دانە ئەگەر و ئەمای ئەمیق و مخابرە ئەکەن کوا عەکسە جنازەی لەکوێ خۆی کوشتەگە بەچی خۆی کوشتەگە کوا خەبەرە ڕەسمیە حکوومەتە حەلیم دەیخۆ ڕوودا و ئەوە نەبێ خەبەری کوشتگێسی دوو دەڵتێنە شەڕتەکە یەکتریا پەخشیەکاتۆ شاهۆ ئەمین ئەنێ بە کەڵکی و تەفسیرە شەڕە دەڵ بکە چۆن ئەم خەبەرە بەحس ناکە کاورایە ئاوارە هەڕای کردگە کوشیاگە ئەزانن بۆ دنیاکە واسە ئەزانە ئێوە بۆ گشتان سکوتتان کردگە ئەزانن بۆ ئێوە فکر ئەکەن ئەم جامعە وا ئەچێتە بەرەوە نۆگەی تۆ ناگات نابێتە نەوبەی تۆ کە تەجاوزە پێ بکەن تەعەدا پێ بکەن بتکوژن بەدوەڕن بۆ خاتری ئەوەی کە تۆ وەختی من و پێتم وت مەرزە فیما بەینە خاسی و خراوی نەماگە ئەزانی یعنی چی؟ یعنی تۆ لە ناو زەهنتە هیچ ئیدەئالێکە نەماگە سەداقەت مەردانگی جوامێری شەهامەت شجاعەت دروستکاری نەتماگە ئەگەر بدمایە عەبەی موهتەدی ڕەهبەرن نەبوو مچەی هجری ڕەهبەرن نەبوو بنەماڵەی بارزانی و یەکێتی ڕەهبەرت نەبوون بزان تۆ وەختێ مردمێ گەرەکتە پەروەردەکەی چیرۆکی بۆ تعریفەکەیت و ڕەوایەتی بۆ تعریفەکەیت و ئەم مردمە جەهانێک لە ئیدەکان ئەناسن من داستانە لاوەکە زەنبیل فرۆشم بۆ ئێوە وت لاوەکە زەنبیل فرۆش وەختی چاوی کەوت بە جنازەیەک کە دەری هاوردوو ئەم جنازە ساڵم بوو دوای سەدها ساڵ بە ناو چاوانیەوە قەترە قەترە هارەق ئاهاتە خوارۆ حەیران بوو لە بەرامبەر جاودانەگیە حەیران بوو ئەمە ئەو شتەسەوە کەسانێک کە فرا حەزەکەن بە فەلسەفە ئەمە ئەو شتەسە کە تۆ ئەتوانی ناوی بنی لە حەزەی کە ئینسانە فیلسوف زەنجیرەکانە خۆی لە قارە موسڵە ئەفلاتونە ئەوڕێت ئەفلاتون باوکە فەلسەفە مثالێکی بوو تەمسیلێکی بوو بە نامی تەمسیلی ئەشکەوت فیلسوف ئەو کەسەسە وا سعیەکە زنجیرەکان بوڕێت تا دەستی بە دنیای فۆرمەکان و ئیدەکان بگە
وەڕسالەتە فەلسەفە ئەوە نییە کابرا بچێت بۆ خۆی ڕووناکی بوێنێ و بڕوا، بەڵکە ئەبێ ڕەجعەت بکاتەوە ناوە ئەشکەوتەکە و ئەوانەی ناوە ئەشکەوتەکە بێدار بکاتەوە لەم حەقیقەتەکە ئیزانێت. فیلسوف کەسێکە کە دەرکێکی ئەمیقتر قوڵتر بەرامبەر بە ئیدەکان و بەهاکان و ئەرزشەکانی هەست. تا تۆ بتوانی تەشخیص بدەی ئیدەی ئازادی چه شکلیە، عەداڵەت چه شکلیە، شەهامەت چه شکلیە، گەورەی چه شکلیە، تا تۆ بزانی چه شکلیە. و ئەوان بە هەندێک دەستەواژەی چکۆلە بە ناوی ئازادی و عیداڵەت و جوامێری و مەردانەگی نەتخەڵەتێنن. ئێمە هاتین وتمان جلوبەرگ لەبەر دەرهاوردن خۆڕ و تۆکردن ئازادی نییە ئەوەی کە نظامی سوڵتە تعریفی ئەکاتەوە بۆتان. ئەو پێناژە ئازادی. ڕساڵەتە فیلسوف ئەوەسە کە تعریفێکی دەقیقتر نزیکتر لە ئیدەکان بێرێت تا تۆ بتوانیت حکم بدەی، تا تۆ بتوانیت تەشخیص بەی چی خاسە چی خراوە. من لە دیبەیتەکەی لاهوورە شێخ جەنگیا پێم وت لە دنیایەکا کە مەرزە بەینە خاس و خراو نەماگە تۆ بەسەر کیا حکوومەت ئەەکەی، چه لەزەتێکی ێزە حکوومەتە. بزانن ئەمسا لە لاهوورە شێخ جەنگی و بنەماڵەی بارزانی و تێ هەڵدریاگانە پەکەکە و کۆمەڵە و دموکرات وەختێ لە ناو جامعەیەکە تعریفێک نییە لە ئیدەی شەهامەت تۆ کێی، وەختێ تعریفێک نییە لە جوامێری تۆ کێی، وەختێ تعریفێک نییە لە قارەمانێتی تۆ کێی، وەختێ تعریفێک نییە لە ئازادی تۆ کێی، دەی تۆ کێی بە چی خۆتۆ فەخرەکەی؟ بە شەهامەتت؟ مردم ئینسانی با شەهامەت ناناسێ، ئەسە نازانێ شەهامەت چییە. بە سەداقەتت مردم لە ناوە دروا زندگیەکە، تۆ هەڵگرە حتما لەقە بە شەهامەت خاس ناوی. مەسەڵەن مەسعود بارزانی تۆ ئێستا گەرگەرەکتە فەخر بکەی بنە ماڵەی تاڵەبانی ئێوە گەرەکتانە فەخر بکەن، ئێوە ئەوەنۆ ئەکبەر گەواد لە ئێوە گەواتر نییە، ئەکبەر بێشەرەف لە ئێوە بێشەرەفتر نییە، ئەکبەر قاتڵ لە ئێوە قاتڵتر نییە، ئەکبەر خوێڕی لە ئێوە خوێڕیتر نییە، چون ئێوە ئەم سفەتانتانە بۆ ماگەسۆ. دەخۆ لە کۆمەلگای ئێمڕۆ کەس نازانێ ئینسانی بە شەهامەت یعنی چی، شەهامەت یعنی چی نازانێت. دەخۆ لە کۆمەلگای ئێمە ئەمڕۆ کەس نازانێ عیداڵەت یعنی چی نازانێ. ئەگەر خەڵکی بیزانیایە ئەم شتانە یعنی چی، ئیستا ئەو بنکەی عەبەی مۆحتەدیە دریا بۆ بەر دەستڕێژە فیشەک یاکی دەرناچوو، چونەمە سەراغازە نابوودیە مردمێکەوە ئەو هەرچی مەیلی سێیکا لەو کەسافەتخانەیە ئەکوژێ ئەوەڕێ تەجاوز ئەکا میلەتێ نابوود ئەکا. ئێوە واتان کرد دنیای فڕمەکان و ئیدەکانتان کوشتتان. دەی تۆ بەرەو کامە غایە دەچی لەم زندگیتە؟ تۆ چۆن زێنگی بۆ زێنگی؟ ئەگەر تۆ تەلاشێنەکەی تەجەسوم پەیدا بکەی، ئیدەکان لە ناوە تۆ تەجەسوم پەیدا بکەن و تۆ مەغڵوبیان بووی، تۆ چیت دەی؟ ئەم زندگی تۆ بۆ چییە؟ تۆ پیاگێکی ڕەحمت نەوێت، شەهامەتت نەوێت، دلێریت نەوێت، گوزەشتت نەوێت، گوساخ نەوی، نان بیە نەوی، چیت ماوە تۆ؟ دانیشن لە خۆتان تعریفێ بکەم بزانم چیتان ماوە، ئێوە چیتان ماوە فەخری پێ بکەن. لە ڕەفابیان گۆرانیەکی بوو بە ناوە ژۆتەم.
هەڵگەڕیاوە بە مەعشوقەکەی وتی خۆشتم گەرەکە وەکو سەربازێک، وەکو پادشایەک سوڵتانێک، خۆشتم گەرەکە وەکو گورگێک، وەکو ئەحمەقێک. تۆ چیت؟ نایوەت وەکو قاچاقچیە، نایوەت وەکو مەسینە هەڵگرێ، نایوەت وەکو ترسیاگێکی خەسیاگی تەجاوز پێکریاگێک، نایوەت وەکو دۆکتۆرێکی حیز، نایوەت وەکو ئۆستاد دانشگایەکی تێ هەڵدریاک، وتی وەکو سەربازێ، وەکو پاڵەوانی فیلمێ کەنیشکێکی فەڕەنسەوی. باسی مەعشوقی کرد، مەعشوقی لاواندۆ، کابرای تێ هەڵدریاگە ڕەهبەرە کۆمەڵە و دموکرات بنەماڵەی حیزە بارزانی و تاڵەبانی. تۆ چی؟ تۆ کامیتە؟ شەهامەتە؟ مەردانەگیت؟ تۆ چیت؟ حیز؟ ئاخر براکەم تۆ بووگی بە مجەسەمەی بلاهەت و حیزیەتی و گەوادی و بێشەرەفی. نەتان هێشتگە بۆیان مردمە تەکان ناخوان مردمە وەکو ئێوەی پێهاتگە. شەهامەت معنای نییە سەری تۆکایتر. شەهامەت یانێ حیزی، شەهامەت یانێ دزی، شەهامەت یانێ پیاوکوشتن و تەوتەئە لە پشت و خیانەت، شەهامەت یانێ نۆکەری، شەهامەت یانێ گەوادی. ئێوە ئەمتانە کرد بە فۆرم داتان بە خواردە خەڵکی، بۆیە کەستەکان ناخوا. هەژی لە فڵانە جێگە یەک نەفەر کوژیا کەستەکان ناخوا و چ بکەین چ بکەین؟ دەی تۆ چۆن لەم جامعە توانی زندگی بکەی؟ تۆ چۆن ئەتوانی لەم جامعە ئەحساس بکەی کە ئەتوانی بژیت و ئاعتمادی تیانە، وا متمانەی تیانە، وا ئەمنیەتی تیانە؟ چۆن ئەتوانی تیا بژیت؟ یەک مشت ئینسانە بێ هیچ ئیدەئالێک خەریکە فقه ناساکێشێ. ماتەڵە کەی بیوەنە سەلاخانە سەری بوڕن کوربات و خوات نابوو دەکەی لێو دووە، چون ئەم زندگی هیچ معنایەکی بۆ تۆ نەماگە. بێرە بزانم کامە معنای بۆت ماگە. چی واتیا کە تۆ بیری لێ ئەەکەی؟ تۆ چیت بۆ ماگە سۆیتر؟ ئەمە ئەو دنیاسەوە ئێوە خوڵقاندتانە، ئەمە ئەو گەندەڵستانە سەوا ئێوە خوڵقاندتانە. ئیستا مردمەکە بگونە شکل خواتان. ڕاهبەری مشتێ مردمێ فاسد بوون فرەخوەشە. وەختی مردم فاسد ون تۆ ئەکبەر فاسدی، وەختی مردم درۆزن ون تۆ ئەکبەر درۆزنی. ڕاهبەری مردمێکی قارەمان بوون لەزەتی بوو. جا تۆ ئەوی تۆ شاوی مەردان، جا تۆ ئەوی تۆ پاڵەوان، جا تۆ ئەوی تۆ قارەمان. نا تۆ ئیستا لە گەوادیانە فەرە ئەووەڵی، لە حیزیانە فەرە ئەووەڵی، لە خیانەتانە فەرە ئەووەڵی. بنیانە جامعە لەسەر داستانە ئاوا ناڕواتە بەرەوە، زاوزێ ناکاملەتەوە، ژیان ناکاملەتەوە. با بزانی اختتام پەیاکەن بە 20-30 ساڵ خۆتان ئەخوان. ئەم دنیاتانە برگەسە ناوە تاریکی. مشتێ تێ هەڵدریاک بە ناوە ئەندامە کۆمەڵە لە ناوە فەیسبووکا کردیانەوە قەڵ عەبەی موحتەدی کوشتێکتە. ناوسکە وڕێ تۆ لە بەرامبەر عەبەی موحتەدیان ناتوانی بێسی تێ هەڵدریاک حکوومەتە جەهانیە کرێکار تێریت. تۆ کاورای فاسد بەحسی جەهانی دموکراسیەکەی و لێبرهەڵیزم کە تۆ خەسیاگێکی تێ هەڵدریاگیت. ئەوەنە ئێرادەتیانە فقط ئەوە زانی کەمەربەنەکەت کەی تۆ شەواڵەکەت داخەی، حەکی تر ناتوانی بکەی. وەم جەهانە کە ئێوەی وێنن مەحسوڵ دانە بەدانەی ئێمەس کە سکوتمان کرد، کە هەڵوێستمان نەبوو، کە ئێرادەمان نەبوو،
کە خۆمان لێ گێل کرد پێمان وابوو لە جامعەی واتوانین زندگی کەین ئەو کوڕەوا چووە لای عەبەی موحتەدی خانەوادەی هەست ئەو کوڕەوا چووە لای عەبەی موحتەدی فکری کرد تفەنگەکەی عەبەی موحتەدی بگرێتە دەسوێتەوە قارەمان نەیزانی ئەدەنەی لە کوڵە سوچێکی ئوردوگایەکایی کوشە نەیخەسێنن پەیکەرە ئینسانە شەڕکەر پەیکەرە ئینسانە قەهرەمان خەتەرناکە دنیای ئمڕۆ ئینسانە هاڕیاگە تەجاوز پێکریاگی گەرەکە نۆکەرێکی گەرەکە تێ هەڵدریاک سەگێکی گەرەکە شەلاق خواردگ وەختی شەلاقی لە دەست خوارد وەختی بدوێنێ قوزە قوزی بێت و کلکی بکاتە ناوگەڵی و دەرچێ بترسێنێت وایان کرد بەم مەردمە و خۆتان مقەسر بوون لەم کارەی کە کردیان پێتان خۆتان مقەسر بوون تۆ گەرەکتە دوو لەحزەیتر نەفەس بکێشی پەدەر سوختە چی بکەی تۆ گەرەکتە 2 ساڵی تر زێنێک بووی چه ئەتفاقێکەکەوێ کورە نادروست تۆ نازانی تامەنان چه شکڵیە وەڵڵا وەکو حەیوان ئەلەوەڕیت هەر نازانی مەزە یعنی چی وەکو حەیوان ئەخۆیت تۆ هەر نازانی ستاتیک جوانی یعنی چی تۆ هەر نازانی تامە خۆش یعنی چی تۆ نادروست ئەگەر ئەمانتە بزانیای لە بووگەنیا زندگیت نەکرد ئەوەی حەز بە شەهامەتەکە ئەوەی حەز بە ئازادیەکە ئەوەی حەز بە عەداڵەتەکە ئەوەی حەز بە سەروەریەکە تامە خۆش ئەناسێ موسیقی خۆش ئەزانێت چیرۆک شیرین ئەزانێت تۆ نادروست گەوادی کامە تامە خاتە ناوت دەمت کامە تام خەسیاگی کامە تامە خاتە دەمت تەواوتان کۆکەنە سوزەنێکتان پێ دروست ناکرێ مشتی خەسیاگت دروزنە تێ هەڵدریاک سەرتان کردگەسە سەردەنە یەک بۆ یەکتری تەئیدیەکەن کورە تۆ لە دڵ و کاولی خۆت تەجاوزە پێکریاگە ژنەکە هاڕیاگە مناڵەکانە تێ هەڵدریاگن سەرە کردگەسە ژێرە بەو دیارم های من نەبووم چی بکەم و بێدەسەڵاتم و چی بکەم و بەڕاستی و زارەمار بەڕاستی و قەزەڵ قۆرد تۆ گەرەکتە 2 ساڵی تر زندگی بکەی کە چی بوێت عادەتت کردگە بەم لە جەنزارە چی بوێت تۆ حیچ غایەتی تعقیب ناکەی حیچ فەرایەندێکیشت نییە تۆ هەرچیشتە لەم دنیا کردگتە بە کەرەستەی دەست لەبەرەوەی ساتەکانت بڕوات لە تکرارێکی عەزاباوەرە ئەمە سەمەرەی ئەو جامعسەوە ئێوە دروستان کردگە و بە واقع حتا ئەمە وەزعتان بێت لەمە خراوتراون پێتانم وت فیلسوف پێغەمەر هەر کە ئێوە ناوی ئەنێن ناتوانێت سکوت بکە چون ئەو کە دەرکێکی ئەمیقتری لە ئازادی هەست لە ئیدەکان هەست لە عەداڵەت هەست ئەو ناتوانێت سکوت بکە ئەو ئەگەڕێتەوە بە ئەم مەردمە ئێژێ وەلی ئەم مەردمە وەنە یاروانی ناوی ئەشکەوتەکە وا لە زنجیران و ئەوەی بەسەر دیوار و ئەیبێن سایەکانن و سێبەرەکانن دەمی تا بنە گوێی وا ئەکە حماقەت لە وجودیا ئەوارێ بلاهەت لە چێهرەیە دیارە سەفاحەت لە وجودی تک تکدا ئەکەفێ ئەم حەیوانە لە توول عمریە ئەوەنە فکری نەکردگەسۆ عەلی خامنەئی تۆی هاڕیاک عەلی خامنەئی ئەوە نییەوە لە تارانە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی تۆ وا لە بەرامبەر ئەم گشتە کاولی و نابودی ئومەتە کوردی سکوتە کردگە دەمە داخستکە
حەیتەرانەکەی لە خیابانە و ئەزانیتە زێنێکی وەکو مەیمون سەر و خوار ئەکەی. کاورای قسە زلتۆوە پێوانەی حەیکی لەم دنیا بەشەر نییە، حەیوانیش نییەی تۆ چیت؟ یا پراخ فرە خوێی پاڕووی زەل ئەگری چای مستراوەکە زوو پڕەکەی تۆ بەشەری حەیوان چی تۆ؟ خجاڵت لەو سەر و گوێلاکەت ناکێشی وا بە ئەندازەی چۆلەکەی ئەقڵ نێ لە ناوی کلەی سەرتا. تۆ فکرەکەی ئەم زانستیمانەوە دانیشی بەقا فێربووگی فرە عاقڵی کە حەیوانیش دانش بەقای هەست تۆ ئەفامی؟ دانش بەقا زانی یعنی چی؟ یعنی مەسعود بارزانی نەیگەرەکە بە تۆ بێژێت تۆ حەق نییە لە بەرامبەر مەسعودا بێسی. تۆ خۆت لە هەر کوێ مەسعود ئەوێنی ئەکسی مەسعود ئەوێنی شروعەکەی تۆ ماستاوکردن و پێشن دانشە بەقا. تۆ فێر بووگی لە حەلیمە کوردستانە لەدایک بوویت یا بووی تۆ یەکێتی یا بووی تۆ پارتی. فێر بووگی ئەو پێژن زانستی مانەوە. تۆ فێر بووگی هەرکە 4 نەفەری وە دەورە و بڕۆیتە سڵاوی نۆکەری وی دەستی ماچکەی لەبەرەوەی یا بت پارێزیان نانێکە پێ بە. ئەمە ئەقڵ نییە، ئەم پێ ناژن ئەقڵ، ئەمە زانستی مانەوەس. ئەنتەرێکیش ئەمە ئەزانێت، مەیمونێکیش ئەمە ئەزانێت. کاورای لای ئێمە لە دایک ئەو ئەیزانیشە تاڕیشە بێڵێتەوە، ئەیزانی ناوێ بەرعەلەیهە ئێران قسە بکە، ناوێ بێژە خامنەی خراوە، ناوێ بێژە شیعە خراوە، خۆی سانسورە کرد. دانێ کردکەوانەی ئەقیقی شێکردە دەسە و یانم های من کەربەلایی مەشەدیم. پێویستی نەکرد عەلی خامنەی بێ یەخەی پێ بگرێ. فێر بوو. ئەمانە ئەقڵ نییە نێوازدان. چۆن تۆ لە بەرامبەر جنایەتێکی وا دەمەداخی؟ ئەو جنایەتە ئەوانە ئەیکەن خەیلێ سەنگینترە لەوەی کە یەکێ لە خیابانە یەکێ بکوژێ. ئەمانە بە ناوی کوردایەتی و مبارزە خەریکن ملت نابوو دەکەن. جرمە ئەمانە 1 ملیۆن بەرابەر گەورەترە لە ئینسانێکی عادی ناوی خیابان. ئەمە ئەفهمید؟ تۆ چۆن فکرەکەی لە ماڵە خۆتا دانیشی هەروە وا چیشتە خاسەوێ دنیا بەزەیی پێتۆ پێمە؟ دنیا بۆچی ئێژێ بەزەی وە توا بێت؟ ئەم دنیا پڕە لە جندە، 1 نەفەر بەزەی نایە بە 1 نەفەرە. ئەم دنیا پڕە لە کۆیلە، 1 نەفەر بەزەی نایە بە 1 نەفەرە. بۆچی ئێژێ بێنان باتە تۆ؟ بۆچی ئێشێ تۆ بژێنیت؟ بۆچی ئێشێ کەرامەتە بپارێزیت؟ بۆچی ئێشێ بەکارت نەهێنێت؟ بەهرت لێ نەکێشێت؟ تۆ حەج مەقاومەتێکە نییە، تۆ حەج پرنسیپێکە نییە، تۆ حەجێکە نییە بێوبەر بخوا، حەجێکە نییە پێت بەر بخوات. ڕۆژە وەڵ پەیمانە حەیدەری هاتووتی پیاکتانتیان نییە. ئەمانەیە حیزبانە پێش دەرکەکانیان، نەگابانە توالەت، قارەمانەکانە سەکس زەبدەری، پێشمەرگە واوە کەوتووە بەری مەرگ، دایوە بەرە ئیزرائیل، تێ هەڵدریاگەکانە پارتی و یەکێتی و پەپەکە، بەرێ خۆدەرەکانە پەپەکە، فاسدەکانە ئوردوگای کۆمەڵە و دموکرات. ئەوانە پیاکتانتیانە، 1 پیاکتانتیانە. مشتێ فاسد گەوادە پۆفیوزە بێشەرەف. ئەوەنە خیرەت، ئەوەنە جوان. تۆ ئیمانە بەچی هەست پدەرسوختە؟ بەچی لەم دنیا تۆ ئیمانە هەست؟ بەچی هەسە؟ تۆ چی تۆ بەشەری، تۆ حەیوانی، تۆ چی دیابوو؟ تۆ مارکسیستی؟ کودێ خۆ مارکسیستە بوایە بە گیوتین سەردی پەڕاندوو. کاورای لۆمپەن، کاورای فاسد خەسیاک،
دانەیە کوڕیان وە ڕۆژ ڕۆشن لە ئۆردوگاکەی عەبە کوشتەگە هەڵەگەڕێت و ئێژی وەڵا فیشەک لە دەزی دەرچوو خۆی کوشت خۆی کوشت مامریش ناتوانی وا بکوژی مامر خۆی کوشت و تۆ چ بکەین و بەڕاستی بەداخەوە و بە ئیشی خۆکوژی خۆی کوشت هەروەم ڕاحەتیە تەواو بوو خۆی کوشت تۆش بلە پانکەیتەوە لە مۆروپا باقە دۆلار خەیتە گیرفان تۆ و ملەتە فاسەد کەیت و نابود کەیت و تۆ ڕسات و هەدەفت لەم ئۆردوگاتە چێ لەوێ دادنیاگە پۆفیوز بۆ کۆی ناکەیتەوە قابەقانە بۆم کناراوە کۆ ناکەیتەوە بۆ دەیخۆێژن کۆمیتە مەرکەزیەکە هەر ڕۆژ یەکێکە ئاوسەکە بە ناو عەلی ڕەنجبەری دەرەچێ بابە فەسادە ئێوە گوێ ئاسمانگی کڕ کرد ئێوە مەردمتان وا پێ کرد ئێوەی فاسدە ئیبنە فاسد مەردمتان وا پێ کرد ئەنا جاران وایە مەردم ساتوور ساردوورتانی کردو تابەر لەوێ ئاوا فاسدیان کەن تابەر لەوەی گەلە کۆمەکەن لەم مەردمە بە ڕووناکبیرتان و بە تەلەڤیزیۆنتان و بە ڕساڵەتان و بە میدیاتان وا مەردم ئیمڕۆ ئەدەبیاتە ئەووەڵیەی سیاسەتیش نازانی بە چ زوانێتە کیا قسەکەی نازانی بە چ زوانێتە کیا قسە بکەی کاورا لە دنیای پیچیدەی ئیمڕۆژی ئەژیان ئەکات تۆ نازانی بە چ زوانێتە کیا قسەکەی کاورا لە ناو کۆمەڵگای بەشەریە زەندگیەکە ناتوانانی بە ڕەوانشناسی تەکیا قسە بکەی کۆمەڵ ناسی تەکیا قسە بکەی بە فەلسەفەی دین تەکیا قسە بکەی بە چی تەکیا قسە بکەی نافەهمێت 200 کەلەمە ئەزانێ لە ناوی زەهنیا چۆن بڕواتە مستەراو چۆن بڕواتە تەختەخاو چۆن حیچ چۆن مەشروب خوان چۆن مەسرفە مەوادە مخەدر بکە و تەواو حیچی تر نازانێ دێ تو چۆن ئامادە بووگی لە دنیای ئەمڕۆ ژیانکەی حیچ سەمەرەکەی ئامە سەواتوێنی چۆن قسە بکەین ئێمە تەکیان مەردمێک وا سیستەماتی کاول و بێسەواد و نادان و جاهل و ئەحمەق کریاگە چۆن قسەی تەکا بکەیتەوە چۆن تەکانی بەی بەچی تەکانە خوا مردمە خوای نەماگە ئەم مردمە مەرزی فیمابەینی خاسی و خراوی نەماگە چی پێبێژی چۆن نەسیحەتی بکەی چۆن نەسیحەتی کەنیشکەکەت بکەینەوە تۆ جندە بێژی چی بێژی گوناحە پێکەنی بێژی بێ ئابڕوویە پێکەنی ئابڕوو چییە بێژی سووکیە پێکەنی سووکی چی بێژی ڕۆڵە لەزەت ناوەی هێژی هۆ چۆن لەزەت ناوە ڕۆژی 50 پیاک سوارمەوەی بێژی ڕۆڵەوە نەفعانیە ژۆڵە پوڵی خاز دەرتێرم کورە نادروستۆ لە جەهانێ وا مەرزی خاسی و خراویت نەهێشت گەسۆ چۆن ئەتوانی زندگی کەیدەی چۆن کوڕەکە نەسیحەتەکەی بێتۆ چی بێژی ڕۆڵە چوویتە مەدرسە دەستیان برد بۆ قنە لە خۆ دفاعکە بۆ چێشێ دفاعکە لە خۆی دێمشتێکی لێدەن لوتی هێشکی بۆیشێ دفاعکە لوتی هێشکی خوشونەت خراوە بڕۆ مدیرە مەدرسە بێژی ئەی مدیر مەدرسە تەجاوزی پێکرد چی بۆ چێشێ لە خۆی پارێزی بۆ چێشێ لە خۆی دفاعکە بۆیشێ بیکە بۆ چێشێ دفاعکە هێشێ حیزی و سەڵامەت هێشێ زیێنک بمێنێتەوە وانییە بڕۆن دانەیە ڕۆڵە لە کەرەجە چووگە مەدرسەی قەیرەنتفاعەکەی ئاگرداگەوە نەیتوانی کە تیاسەبتنام بکە یەک نەفەر مخابرەی ناکە یەک نەفەر لەسەری قسە ناکە وەلێ هەرکە حیز و تێ هەڵدریاگ و خۆفرۆش و گەوات بێ تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن ئەیگێڕن تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن ئەیگێڕن تۆ چۆن مناڵە نەسیحەتەکەی وا خاسی و خراوی معنای نییە چۆن نەسیحەتەکەی وا دزی و باشی معنای نییە وا حەڵاڵ و حەرام معنای نییە وا شەهامەت و حیزی معنای نییە چۆن نەسیحەتەکەی چۆن گەورەیەکەی چی پێژی
کورە کاورایەتی هەڵدریا گوات تۆ دەسەڵاتی پارتی و یەکێتی بەسەر خۆتا تەحمل کردگە وا تۆ ئەم گشتە خیانەت و دزی و چەپەڵی و پیاوکوژی ئەوێنیت وا تۆ کۆمەڵە و دموکرات بەسەر خۆرت و تەحملەکەی وا تۆ جمهوری ئیسلامی بەسەر خۆت و تەحملەکەی تۆ چۆن مناڵە خۆت نەسیحەتەکەی چۆن ئەژی چی نەکات ها مناڵەکانتان گشتکارێ دەکەن لە دزی ئەکەن لە حیزی ئەکەن لە قەتڵ ئەکەن لە ماوادی مخدر ماوادی ئایتە ناتوانانی تەکە کوڕەکەتا قسە بکەی نەسیحەتیکەی ناتوانانی پێی بێژی وامەکەژی بۆ ناتوانانی پێبێژی سەکس مەکەیژی بۆ نیکەم ناتوانانی پێبێژی ڕۆڵە سەکس مەدە ژی بۆ نیدەم چی ماگە کامە بەها ماگە لەم کۆمەڵگا کامە بەها لەم کۆمەڵگا ماگە تۆ کاورایەتی هەڵدریاک وا چوویت حیزی دنیا کرد بۆ پوڵ سەرە دنیات خەفان بۆ پۆڵ ئەم پوڵە تێریتیە ماڵ ئەم ژنە تۆ پەروەردەی نەگەرەک و سات و ساعت و دەقیقەی نەگەرەک و باسی چیەکەندەکەی ژنەکە تا دانیشی باسی چیەکەی باسی کەوای پولەکە یاوە کەوانەی خارج دانیشن 50 دانە کە لە زلوەیەکۆ کە بابێ ئەەکەین دی کەبابێ شیافکە خوات تێرە نەخوات لە کەبابێ دانیشی لە دەورە کەباب چیەکەی باسی چیەکەی کامە چیرۆکە گێڕیتەوە باسی جندەیەکەکەی وەڵاو ڕۆژە شوینە فڵانەجی هەو جندەیەکی تیا بوو فرە زەریف بوو دەی تۆ کەنیشکەکەی شێوایە پێ تێدە ژنەکەی شێوایە پێ تێدە بۆیە تەمامە ساحەتە وجودتان پڕ بووگە لە جندەی خۆ باسی قارەمانەتی ناکەن بۆیە تۆ یەک چیرۆکە قارەمانەتی نابیسی یەک حەماسەی قارەمانەتی نابیسی تا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ نەیات قسە بکە حکمە نادرووسی و کوشتنم گەوادانە نەدا یەک نەفەر لەم کوردەوارە پێیان ناوێت ئێوە شەوانە دانیشن لەگەڵ یەکتریا باسی چیەکەن لە مەجلیسی شەوانە باسی سریاڵی پۆڕ نەکەن باسی چۆن تەسکردنەوەی واژەن ئەکەن چەند تەقەڵب خوا باسی مەسرەفە ڤایەگرا ئەکەن ڕۆژێ چەندانە باسی چی ئەکەن ئێوە واحەکێ لە زەهنتان نایەتە دەرەوە خروجێکەتان ئەوێت و 1 میلیۆن بینەرە ئەستێرە کەریم باسی چیەکەن بە چیوە مەشغوڵن ئەوەنە کەسیفە دەروونتان دێ ئەم دنیا ئێوە دروستان کردەگە بێتاقەت ناون تێە ناون بابە جاران کاورە ئەگەر حەزی لە ژنێکیشە کرد دەسی پێی نەیەگەیی دائەنیشت لە وەهم و خیاڵی خۆی ڕۆمانسی ئەخولقاند سەر بێرە دەر لە دوودەری دوو گوڵەنگیدا باڵی سەری 7 ساڵە بیم و ڕەنجوەری وە شەرتێ پێم لەی کوێندەری سەرە بێرە دەر لە دوودەری لە پشت پەنجەرە دوو گوڵەنگیدا باڵی سەری 7 ساڵە بیم و ڕەنجوەری 7 ساڵ بووم و ڕەنجبەرە کە چی بکا کەنیشکەکە کە پێی بێژێ وە شەرتێ بڵێ کوێندەری وە شەرتێ فقە یەک سوعالم لێ بکەی کوێندەری کاورا 7 ساڵ ڕەنجوەری ئەکا بوو کەنیشکی لێ بپرسی خەڵکە کوێی کاورا دانیشتگە دەیان شعرە عەوامانەی ئاوای و باڵای کەنیشکێکە وا حەزی پێ کردگەوتگە دا بێ بزانم کاورای جەهانە سەکس شەو ڕۆژوانە دەوری یەکتریە باسە چیەکەن ئێوە بۆ دێڕی شعرتان لێدایێتە دەرەوە بۆ یەک دانە گۆرانیتان لێ نایێت و شان بدا لە شانە گۆرانی های فولکلۆر بۆ لێتان نایێتە دەرەوە بۆ مشتی تڕەهات و ئفازات و حماقەتتان لێ تێتە دەرەوە کێ وای بە ئێوە کردەگە لەحزەیە بچۆ فکر بکەرۆ بزانە تۆ تەکە ژنەکە تا دائەنیشی چ قسەیەکە هەز بۆ کردن قسەت هەز بۆ کردن باسی چی ئەکەن مناڵ چۆن تەربیەت ئەەکەی چۆن تەربیەتی ئەەکەی ئەینیتە کلاس موسیقی ئەوە ئەخێتە کلاس دەرس ئەی لێدا سوحا مناڵە دوودولی هەڵسا چیەکەی ئەی ئەم مناڵە سوحا لێدا باڵغ بوو چیەکەی ئەی ئەو لێدا ئەم مناڵە سوحاگەرێکی و شیشە و کراک و هرەوین مەسرەفکا چیەکەی مە تۆ نایژی ئەم دنیا لەزەتە پوو لەزەتە مە تۆ نایژی دێ ئەو جە خیاڵە ئەو ئەوەسە ئەلستی با لە خۆی
چیەکەی چۆن جوابێ دەیت و چۆن بەری پێگری ماوەدە مخدر مەسرف نەکەیژی خراوە ئەخلاقەن خراوە دەیت و ئەخلاقە ئەخلاق خەرماکە تێدا ئەڕۆ ئێژی وە کەنجکەکە نەوێتەوە هونەر پیشەی پۆڕن بۆ نەوێتەوە هونەر پیشەی پۆڕن وەخوا داگیە و نایشارێتەوە نایشارێتەوە بۆ چێشێ بەر بەخۆی بگرێ تۆ ئەزانی کامە جامەعە و دروست کردگەن تۆ ئەزانی ئێمە واینە ناوت چیایستە نەقشە باوک نەماگە نەقشە دایک نەماگە نەقشە برا نەماگە نسبەتە سەبەبی و نەسەبی نەماگە ئێوە بە هەرچی دەستدانە ئەم کارنامەتان دروست کردەوە ئیمڕۆ هەست دلیل ئەوەی کە ئێمە ئەتوانین تەشخیص بین داستانەکە چۆنە چون ئێمە حەقیقیتر جەهانە کوردیە ناسین بۆی ئەتوانین بیخوڵقێنین بۆی ئەتوانین گزارشی لێ بدەین بۆی ئیژین ئەمە ئەوە نییە ئەمە کۆمەلگای کوردەوار نییە ئەمە ئازادی نیە ئەمە فەسادە ئەمە تێگەیشتن نیە ئەمە حەماقەتە ئەمە پێشکەوتن نیە ئەمە دواکەوتنە بە قەحقەراچوونە نابودبوونە تۆ دەمەوە ئەکەی شروع ئەەکەیتە کایشکردنە هەنێ قسە وا تەلەڤیزیۆن کردگەسیە ناوی مەغزە فکرەکەی فرە واردی خروجیەکەت بووگە بە ئەم جەهانە خەریکە مشتارە پێدەم ئەم جەهانە ئەوەڵ نەفەرێ قوتیکە خوات قوتەکە ئەوەڵ نەفەرێ لە بین بووە تۆ لە بینەوە لە دنیای فاسدە پڕ لە فەسادا ئیبنە فاسد نایوەیتۆ باوەڕکە نایوەیتۆ تەواوی ئەوانەی کە ئەم شەو گوێ لەم دیبەیتە ئەگرن و لە داهاتووە گوێ لێ ئەگرن گزارش ئەدەن کە دەوروبەری خۆیان وای لێ هاتکە کە من وتم چەند نەفەر لە ئێوە لە دنیای ئەمڕۆ دڵتەنگن چەند نەفەر لە ئێوە ئەمڕۆ کوڕەکانتان قسەکانتان ناخوێنێتەوە کەنیشکەکانتان قسەکانتان ناخوێنێتەوە چەند نەفەر لە ئێوە ئەمڕۆ دەمتان بووگەسۆ تەڵەی تەقیاگ ناتوانن نەسیحەتە مناڵەکانتان بکەن چون نازانن چۆن دفاع بکەن چون خاسی و خراوی نەماگەیتر چون ئەخلاق نەماگە چون ناتوانانی بە کەنیشکەکە بێژی بۆچی ئێشێ فڵانە ڕەفتار نەکە جرتە بۆ لێدا پێتیژێ دواکەوتک پێتیژین نەفەهم چون تۆ خۆت وات کرد خۆت دنیای واتە دروست کرد کە کەنیشکەکەت هاتە ناوی تۆ هەموو شتێکە بەستەوە بە پووڵ هەموو ژیانە بوو بە پووڵ دزی کرد بۆ خاترە پووڵ حەیزی کرد بۆ خاترە پووڵ نادروستیت کرد بۆ خاترە پووڵ و بە کوڕەکەتت وت هەرچی شتە لەم دنیا پووڵە ئیستە کوڕەکەت بۆ خاترە پووڵ پیاگە کوژێ کوڕەکەت بۆ خاترە پووڵ خودکوشی ئەکا کوڕەکەت بۆ خاترە پووڵ هەرچی کەسافەتە ئەیکا دەی تۆ وات پێ کرد تۆ کوڕەکەتت فێر نەکرد شەهامەت یعنی چی فێرت نەکرد سەداقەت یعنی چی فێرت نەکرد ڕەوابەتە عاتفی یعنی چی فێرت نەکرد لەزەت یعنی چی ئەو فکرەکە ئەبزارە لەزەتەکەی واپێ یەکێکیان وا لە ناو گەڵیە یەکی تریان وا لە ناو دەمیە واپێ کەرەستەکەی واپێ تا دوێکە مۆروموم بوو ئیمڕۆ ئەتوانێت کەڵکی لێ وەربگرێ پێویست ناکە خۆ لەزەتێتر نییە یا ئەخۆی یا ئەکەی یا ئەدەی تەواو ئەو لەزەتە هەمووی ئەوەسە چون تۆ هیچ لەزەتێکە نەناسی چون تۆ وەختە نەبوو ساعتێ لەگەڵ مناڵەکە تا قسە بکەی چون وەختی فەساد جامعی گرت و بۆگەنی جامعی گرت تۆ سکوتە کرد
تۆ تەکە ئەو فەسادە کەفتی چون زندگیت لەوە تەئەمین بوو، چون تۆ خۆت بەشی لەو سیستەمە بوویت، بچووکترین اختلال بکەوتە ناوی سیستم تۆ لە نار خواردن ئەکەوتی، تۆ سەرە لێ شێویە، تۆ خوات بەشێرەوە بووی. چەند نەفەر لە ئێوە تامە ئاو ئەناسێت، چەند نەفەردان تۆ وەختی وایتە ناوی یەک دنیا فەسادە نادروست، تەشخیص جوانیە جوامێری لە نامەردی نادەی، چۆن تامە خۆراکە خۆش ئەزانیت، چۆن ڕستورانە خۆش ئەزانیت، چۆن ئەیزانیت، چۆن لە تابلۆیەکی نەقاشی تێئەگەی، چۆن هونەر ئەناسیت، چۆن موسیقی ئەناسیت، یا بووی فاسد تۆ چۆن ئەزانی سناریۆی فیلمێک نەمایشنامەیە خۆشە دروستە، ئاگشتە ناشقە سریاڵە تورکی و ئوروپا ئەمریکای لاتین و سەکسە زووزە نەقەی و ڕەوابەت نامەشروعن، چون هەر گانگانۆکی ئەناسن حەقیقەتەن ناناسن، ئەویشە خاس نازانن، ئەویشە دەرحەدی ئەسپ و قاترێ نازانن، بۆیە پڕن لە خەلە، لەم ئەپەڕنە سەرە ئەو لەو ئەپەڕنە سەرە ئەو، لە ژێرە قاچە ئەم دەرتێنە ڕۆنە ژێرە قاچە ئەو، لە ژێرە قاچە ئەو دەرتێنە ڕۆنە ژێرە قاچە ئەم، بۆ خاترێەوەی تۆ وایتە ناو فەساد و بووگەنی و زێرابە، بۆگەن خەریکە خەفەتەکە نادروست گەرەکتە بێژی بە $1,000,000 تامە خۆراکە خۆش ئەزانی کەبابی ئەخوام، کەباب بخۆم، زۆر خۆشە بڕاستی بۆ تەندروستی خاسە، تۆ تەنە دروستیە کەرمۆڵ وە چه دەردێگە خۆی ئاکر و ناگشتانی کردگەسە گۆشەی ماڵ نەتۆپی لە داوام کۆرۆنا. مەسەڵەن تۆ بمێنی تۆ چیت هەست بۆ کوڕەکەت بێژیتی، ئەوە بە من درۆت کرد، ئەوە خۆشت لە من نەهات قەتە کرد و چویت، ئەوە گوێت بە دەنگە من نەدا، وەلێ تو دینە چیت هەست بۆ کوڕەکەت بێژیت، هەسە ئاکوڕەکە دانی سەعاتێ نەسیحەتیکە بزانم قسە هەست بۆی، کەنیشکەکە دانی سەعاتێ نەسیحەتیکە بزانم قسە هەست بۆی، لێدا خیرەت ئەنوێنی چەقۆ دەرتێری لە کەنیشکەکەت کورە فاسدە و کەنیشکە مەحسوڵە نانە حرامە تۆس، مەحسوڵە گەوایی تۆس، تۆ وات پێ کرد، تۆ دوێمە چ ڕەفتێکیز سەر بکە خوار وێمە چ ڕەفتێکیز، چون نانە خوارد لە سیستەمەکە نانی پێدەدا، دەمە بەسەر حەچی فەساد و بەستوو، و ئەمما سەرانە ئەمە ئەحزابانە، تۆ واقعەن سەرانە کێی ڕابەرە کێی، مەسەڵەن مەشهوری بەچی فرە زانایی، دەی زانایی مەگەر نرخی هەز، مەگەر ئەرزشی هەز زانایی نیسی، مەسەڵەن تۆ نێچیروان بازانی بیت چیت، پاڵەوانی، شمشێرزەنی، دلێری، شەڕەمشت خاسەکەی، دەڕی، مەردی، چیت، تۆ کامە سفەتە واتیا فرە بەرجستەس بووی تۆ نێچیروان بارزانی، کامە سفەت حەز بە خۆتەکەی تو دانیشتی لێ و چیت واتیا، چیت هەز واقعان ئەگەر لە پشتەوە کورسیە بێتە خوارەوە لە خیابان ئەتوانی بە تەنهایی بڕۆیتە ڕێوە، ئەوە نە پیاکەی، ئەوە نە پیاکەی لە هەر جێگەیەکە لە هەر مەوقعیەتێکا دانیشی و دووکە لەمە قسە بکەی، چۆن نەسیحەتە مناڵەکانە خۆتەکەی، ژێم مردمە گشتی وەنەمە ڕووماڵات و کاوەڕ و ڕۆڵە هەوساریان بگرە و حتا زیاتر بیان خەسێنی زیاتر ترسیاگن و نۆکەری ئەمریکا و ئێران خاس بکە و ئەو نەسیحەتانەکەی دە ئەویش ئەوێتە دانێ مەفعول وەکو خوات، دە ئەمە چیتیاوم زندگیە مەفعولیە، تۆ زندگی تۆ و جندەیەکی تایلەندی چه فەرقێکی هەست، چه فەرقێکی هەست زندگی تۆ و جندەیەکی تایلەندی لە کەیفیەتە، هەر لە کەیفیەتە چه فەرقێکی هەست، تو دینە 5 کیلومتر ئەم لای ماڵەکەی خوات زاتە هەست بێ قسە ئەڕوا کەس وە پیاگە ئەزانێت، دەی تۆ بەسەر ئەم مەردەما خەریکی حکوومەتەکەی، شتێکە خۆت بەدەستە نەهاوردگە، دەی ئەو حکوومەتە تۆ حەج لەزەتێکی هەست، هەسی
ئەگەر ئەو حکوومەتە لەزەتی وایە دز نەویت بەخوا دز نەویت دزی ناکرد چون سەروەریەکە لەزەتی پێدەدا چون تۆ نە پیاخاسی نە قارەمانی نە پاڵەوانی نە پیاگی نە بۆ ژنەکەی خۆت پیاگی حەجێ لەزەتە پێ نادا فقەت دزیەکەی و جنایەتەکەی دزیەکەی و جنایەتەکەی کەوتیتۆ ئەو بارەکەیە ئەوە سە جامعەکە ئەمە سە خوروجیەکەی خەریکی ئەیوێنی خەریکی ئەیوێنی حەجێک هیچ کەس تەکان نادا هیچ کەس تەکان نادا بۆیە ئەمە حاڵ و عاقبەتە ئێمەس وەکو قالۆنچە ئەم مناڵانە ئەکوژن کەسیش دەنگ ناکە کەسیش بۆی مهم نییە مشتێ مەفعولیش بەناوە پێش دەرکە پێش حیز لەوێ دانیشکن لەوێ دانیشکن لا ئەو مقدسە و قسەیان پێ مەکەو کۆرە بابەمانە مشتی حیزن حاڵیتە کاورا لە قنگە خۆی نەیتوانی دفاعکە لە حەجێتر ناتوانانی دفاعکە گشتیان بە سفەت ڕۆحیان کوونیە گەشتیان تۆ یاک پیاگە لە ناوم نادروسانە نەدی یاک پیاگ و دەوانچە تەقیاوە ناو گەڵی مرد و گەرەکی شوو بکە بابەکەی نەهێشت خوای کوشت کورەتە سێریم سناریۆ مەسخەرانە بکە چڕچمەونەوە لە یەکتری وەختی سکوت ئەکەن ئەم فەسادە دەرە ماڵە تەک تەکتان نەکوتێت وەختی سکوت ئەکەن سوارە ملە دانە دانەتان ئەوەن ئەم ڕەوەندە خەیلێ سەریعترە لەوەی کە ئێوە فکرەکەن دوێسن 5-6 ساڵیتر لە مناڵەکانتان دەرەکەوێ بۆتان کە حاڵتان چۆنە وە چیتان کرد یعنی چۆن ئێوە لە چرکە ساتێکە تەکانتان نەخوارد ئەسپەکەی تورین تەکانی خوارد ئەسپ تۆ کە ناوی ئینسانە تەکان ناخۆی من ناتوانم سکوت کەم ناتوانم من ئێشێ بێم ئەو حەقیقەتە بێژم تا بفەهمی تۆ چەنێ کاولی و تۆ نەیت قەحبەگی بە ناوی قارەمانی بفرۆشی تۆ بە من نەیت تۆ نەیت گەوادی بە عینوانە جوامێری بفرۆشی تۆ بە من بە خەڵک بە تاریخ نێڵی و نایڵی ئەگەر ئەوەنە کەرامەتتان بوایە شتێک هەر کەسە حرفێکی بەسە ئەگەر ئەوەنە کەرامەتتان تیا بوایە لابوود ئێمە لە ناوە ئێوە ئەم مشتە حەیوانە یەک پیاگمانەدی یەک پیاگ یەک نمونە من یەک نمونە قبوڵەکەم یەک نمونەتان بێرن مەردن یەک نمونە بووگە لە ناوێم گشت و کەرە حەیوانە بەناوە پێشمەرگە یەک پیاگی تیانەوێت جانێ دەبوو دەمە درێژە یەک نمونە قاتی و قڕی پیاگە ئەم سەرزەمینە ئێمە وەسە کەنیشکە باکرە لە ژێرە قاچ پیای تیا نەماگەم سەرزەمینە تیا نەماگە بۆیە حاڵ و حکایەتە کۆمەلگای ئێمە وە زندگی ئێمە واسە نایەوە خۆش